Bien, mesdames, messieurs, chers amis, je tenais ici à être présent. D'abord pour participer à cet événement, la remise du prix Chifa-Gardi, parce que la France, parce que les pays libres sont conscients qu'il n'y a de démocratie, qu'il n'y a de pluralisme que s'il y a la liberté de la presse. Et que la presse fait un travail non seulement difficile, courageux, mais utile pour montrer la guerre. Sans image de guerre, l'opinion internationale ne regarde pas les drames et les tragédies, et donc les ignore. La presse, donc, permet à ce que le monde lui-même puisse être alerté sur la gravité du terrorisme ou des exactions, des massacres commis dans les lieux de conflit. Les journalistes meurent pour que cette liberté puisse être exercée. C'est la raison pour laquelle je félicite la chaîne Kudo d'avoir permis par ce prix de saluer سپاسگوزاری و دەستخۆشی لە هەموو ئەو ڕۆژنامەنووسانە دەکەم کە لێرەنە بۆ ئەوەی دیاری دەکەن ئەو مەترسیە و ئەو نەخۆشیە کە کاتی ڕۆماڵی کوردنیان دەرەکەوێت. هەروەها دەمێتن کە ئەلێرە لە هەولێر دەبینن کە ئازادی گەڕاوە بۆ ناوچەکە. لەبیرتان دێنمەوە کە لە هەولێر بوومە لە کاتەکانی زۆر ناخۆش کاتێک کە داعش نزیک بوو لە مووسڵ بەڵکو لە هەولێرەوەشە نزیک بوو کە زۆر پێویست و بریارێکی نێودەوڵەتی ببین بۆ پشتگیریکردنی عێراق و کوردستانی عێراقەوە. ئەم بە ناوی فەڕەنساوە لە 2014ەوە بۆ هەموو هاوکاری و پشتگیری خۆمان بۆ عێراقیەکان و بۆ هەرێمی کوردستان هەتاکو وەڵامێکی خێرایی هەبێتن بۆ هێرشەکانی داعش. من گەڕامەوە بۆ هەولێر جارێکی لە ساڵی بیدایەتی 2017ەوە کاتێک کە پێشمەرگە توانیان داعش دوور خەنەوە لە مووسڵ لە ژێر دەسەڵاتی داشن و بارودۆخەکە زۆر خراپ و لەگەڵ بەڕێز سەرۆکی بارزانی چوین بۆ بەرەکانی جەنگەوە لە چەندێک کیلۆمترەوە سەیری نەوروز مووسڵمان کرد. بینیمان ئەو دوو کەڵانەی لێدان و بۆمبارانکردن گەڕامەوە ئەمڕۆ بۆ مووسڵ هەجارە بۆ ناو دڵی مووسڵەوە بۆ شارەکە ئازاد کرا بەڵام بە تەواوی وێران کراوە. بەشێکی زۆری ڕۆژ ئاوای مووسڵ ڕووخاو هەموو شوێنەوارەکانی زۆر گرنگی وڵاتەکە وێران کرا. بۆ ئەو هۆکارە ئێمە هاتمە ئێرە بۆ ئەوی باسی بکەم بۆ ئەوەی جاری تر داوای ئەوە بکەم ئەو ڕوبەڕۆنەی نێودەوڵەتی دژی داعش دەبی بەردەوام بێتن بۆ بنیادنانەوەی عێراق و مووسڵ بە تایبەتی. بۆیە چەندین هەڵمەتی یونسکۆ دەبێتن لە مووسڵ بۆ بنیادنانەوە و نۆژێنکردنەوەی هەموو بینایەکان و ئەو شوێنوارەکانی کە بەدەست داعشەوە ڕووخاون. و هەروەها سوپاسی ڕۆلی بەڕێز سەرۆک بارزانی دەکەین و ڕۆلی پێشمەرگە کە ڕۆلێکی زۆر قورسیان جێڕا بۆ ڕووبەڕووبوونەوەی داعش کە پێکەوە ئێمە کارمان کرد لەگەڵ پێشمەرگە و جێیش سوپای عێراق و هەوپەیمانان کە توانیمان
ئەمڕۆ کە دەبین زۆر پێی خۆشحاڵین کە داعش ڕووخاوە بەڵام پێویستە دەبی بەردەوام ترس ئەوە هەبێ دەبی ئەمە ئاگادار بین چونکە مەترسی داعش بەردەوامە دەبۆ شوێنی شێوازێکی ترە و تێرۆریستەوە دەرەچێت فەڕەنسا زۆری قوربانی داوە لە دژی داعش چونکە لە فەڕەنسا چەندین فەڕەنسا ئەم پێشکەوتنانە داعش دەرکراون لە مووسڵ و دوور خراون لە چەندین ناوچەکانی تر دەنگم نەما من هەرێ organisation occupée et l'Irak aujourd'hui peut être fier d'avoir gagné cette bataille. En Syrie, la bataille, elle, n'est pas terminée. Sur le sol syrien, de nombreux groupes terroristes, notamment Daesh, et je veux saluer ce que font notamment le FDS pour éradiquer Daesh sur le sol syrien. هێزەکانی دموکرات کە توانیان داعشی لە ناوبەرن ئەگەر پێکەوە تەماشایکەین ئەوی کە ڕوویدا لەو چەندین مانگە aussi lucidement considérer que la paix n'est pas encore complètement acquise. توانین بڵێن کە ئاشتی بە تەواوی تەواو نەبووە هێشتان ئاشتی پێویستەمە بە ئاشتی هەیە بە چەندین مانگە کە دەتوانن بە ئازادیانە و بە دەژین هەروەها لە هەموو عێراقدا پێشکەوتنێکی زۆری هەیە ئیستاکە توانای زۆری هەیە کە خەڵکی عێراق بە ئاشتی بژێتن بەڵام خزمەت گوزاری بۆ هەڵکانی عێراق هێشتان بە شەویکی بەرچاو باش نییە هەروەها کارەکان بە جوانی هێشتان نیان کردووە هەتا مەترسی و هەڕەشە ئەو گروپانە کە دەتوانن جا ناوە دەرچن و تۆڕەکانی داعش جارێکی تر خۆیان ئامادە بکەنەوە بۆیە من داوا دەکەم لە کۆمەلگای نێودەوڵەتی بۆ بەردەوامبوون لە هاوکاریکردنیان بۆ عێراقیەکان و ڕێگای سەربازی و هەروەها بۆ هەتاکو بتوانێتن بە تەواوی ترس و هەڕەشەی داعشی لە ناوبەرین لە سووریا هەروەها ڕژیمی بەشاری ئەسەد بریاری دۆنالد ترامپ کە بەکیشانەوەی سوپای ئەمریکا لە سووریا لە ناوچەکانی سووریا جۆرێک لە نیگەرانی دروست کردووە ئەو بریارێکە بە خێرایی دراکە زۆر کاردانەوەی خراپی دەبێتن من ئەوە هەڵەیەکی من دەڵێم ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە لەلایەن کە ترامپی بریاری هەڵەیدا بۆ لە کە پەیوەندیان پچڕاند لەگەڵ هێزەکانی مەلەوێ بوو من هەروەها زۆر نیگەرانم لەسەر ئەو ململانیە لە باکووری سووریا هەیە ئێستا لە تورکیا و لێمان تورکیا کە دەتوانێتن تورکیا دەوێتن ئەم ململانی بکاتن یان ئەو هەڕەشە بکات لەسەر کوردەکانی سووریا ئەوانێک کە لە باکووری سووریا هەر کاتێک ببتە شەڕ و ڕوبەڕووبوونەوە ئەوە
commettre des attentats. داعش ڕەنگە ئەمە بە هەڵەی بزانێتن بۆ ئەوەی تەقینەوە ئەوانە دروستکەن ئەم هۆکارانە دەبی پێویستە ئێمە زۆر وریابین نابێتین نەک بە ئاسانی تەنها بڵێن کە ئەوە سەرکەوتنە چووکە داعش نەمایە تۆرۆر بەردەوام لێرەیە و دەتوانێتن هەر کاتێکدا سەر هەڵداتەوە جاری تر هەروەها تایبەتمەندی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەسەڕاست ئەوەیە کە دەکرێتن جاری تر توریستەکان دەمێتن کۆتایی بێنێن بەوە ئەبێ پێویستە هەمومان پێکەوە بکەین بۆ سەرکەوتنی جەنگەکە نەک بەسەوتن لە جەنگەکە بەڵکو دەسینانی ئاشتی کەمین بریار کە دەبی بین دەبی هەوڵ و تێکۆشانی بۆ بنیادنانەوە لە بینایەکان و هینانی کارەسە و هەروەها بنیادنانەوەی مؤسسات کە لێرە هەیە لە کوردستان لە عێراق ئەو شتە کە لە عێراقی کەواتە پێویستە ئێمە هەوڵ بدەین کە خەڵکەکە و گەلەکە لە سەقامگیریدا بێتن و بە هەروەها توانای هەبێتن بریاری خۆی بداتن لە ناو کۆمەڵگەدا دووەمین کاری کەمکردنەوەی ململانەی لە ناوچەکانی ناوەڕاست بە تایبەتی ئەوەی کە لە ئێمە ڕواداتن بە ئەو لە بینی ئیران و سعودیە ئەو ململانەیە کە لە بینی ئیران سعودیە لە یەمەن دەگوزارێتن سێمین ئەوەیە کە دەبی سووریا پرۆسەیەکی ڕاستەقینەی ئاشتەوایی لە بینیان لە سووریا و بە پێ هاوکاری هەمە هەروەها هیوادارم کێشەی فەڵەستینیش چارەسەری بۆ خۆی ببینیتەوە بەڵام فەڕەنسا کە من باوەی 5 ساڵ نوێنەرەتیم کرد بریاریەکانی زۆری گەورەی بردوبوو لە بۆ ناوچەکانی ئێرە هەروەها و ڕوبەڕووبنی داعش فەڕەنسا هەمیشە لەگەڵتان دەبێتن و چونکە فەڕەنسا ناگەڕێ هیچ بەرژەوەندی خۆی ناگەڕێت بەڵکو فەڕەنسا دەیوێتن سەقامگیری و ئاشتەوایی و دیموکراسیەت و فەڕەنسا دەوێت کە ئەم ئاشتەوایی لێرە بمێنێتن و بپارێزێتن و هەروەها مافەکانی کەمینەکان پێشگیری لە بەرگری لە مەسیحیەکانی ئێرە بتوانن بە ئاشتەوانی و هەروەها لە کوردستانی عێراقەوە کە شوێنێکی زۆر فەڕەنسا دەبینێتن کە لێرە کوردستان دەرگاکانی وڵای کردبووە بۆ ئەو هەموو ئاوارانی کە هاتبوو نێرە فەڕەنسا لێرە هەمیشە لێرە لەگەڵتان دەبێتن و هەمیشە پشگیریتان نەکاتون هەمیشە هاوکاریتان نەکاتن و هەروەها بۆ پشگیری ڕۆژنامە نووسانیش لێرە دەبێتن ئێمە بەردەوام بن بۆ بەردەوام بە هیوادارم ئێوە وەکو جۆرنالیست بەردەوامن لە کاری خۆتان بۆ ئەوی بتوانین هەموو خەڵک ببینێتن ئەو کارانەی داعش ببینێتن و ئەو کوژدەرگەی داعش ببینێتن و شیڤاگەردی بە ناوی هەموو ڕۆژنامە نووسان بە تاکو و لەبیریان نەچین ئەو هەموو قوربانیاندایە هەتاکو بتوانین پێکەوە بێ ژیانێکی بەختەوەری خۆشی لێرە ببین.